چەند منطقەی استراتیژی داگیر کردووە لە کوردستانی عێراق 50-60 کیلۆمەتر بە قوڵایی هاتوون 200 کیلۆمەتر بە درێژی داگیریان کردووە چەند لووتکە چاپ و شوێنی استراتیژی عسکەریان داگیر کردووە هەدەفی ئەوان ئەوەیە ظروفێک بخڵقێ ئەمە تەختیتی حکوومەتی ئاکەپە و مەهەپەی ئیسلەی حکوومەتی تورکیایە کە چۆن نزیکی بیرەنەوتەکانی کەرکووک ببنەوە چۆن لە ڕێگەی تورکمانەکانی کەرکووک و تەتریکی کەرکووک بکەن بە مستەقبل ئەمە هەدەفی ئەوەیە نەمەسە لە پەکەکەیە نەشەڕیفەکە ڕاستە وەکو وتم خاڵی دووهەمیان ئەوەیە کوردی عێراق بە تایبەتی ئەو هێزانەی کە سنوورن لەگەڵ هێزی پەکەکە بیان کا بەشەر بۆ ئەوەی یەکەم پرۆسەی سیاسی باشووری کوردستان لە سەدا هەفتا دێتە خوارەوە ئەو مەکانەت و قیمەت و بایەخی نامێنێن لەو دەوڵەتیە هاڵۆزیەک دروست دەبێ یعنی پرۆسەی سیاسی باشووری کوردستان بەرەو لە ناوچوو و یا وای لێ وەکو ئۆتۆنۆمیەکەی زمانی حکوومەتی سەدەم دووهەم ئەمە پیلانی ئەوانە بەڵام حەزەکەمە ئەوەیشان بەبێ ئەم ماوەیە خێرخوازان لە بەینان کە شەڕ نەبێ مەسەلەکە بە ئاشتی چارەسەر بکرێت داوای تورکیا و حکوومەتی هەرێمە ئەوەیە کە پەکەکە لە سنووری تورکیا دوور بکەوێتەوە بۆی تورکیانێکە بە حجە و ئەمەش ئێستا خێرخوازان لە بینان هیوادارم ئەو شەڕە نەبێت چونکە ئەو شەڕە بوو هەم دۆزی کورد لە جیهانە ئەو وێنە جوانەی کە شەڕی کۆبانی دای بە هەموو دنیا بە نیسبەت کوردەوە کورد وەکو شتێکی تایبەتی هات ژنی کورد وەکو فریشتەیەکی ڕزگارکەری ئینسانیەت تەماشاکرا لە جیهان و لە ئەوروپا کە ئێمە لەوێ بووین و متابعەمانە کرد لە هەموو میدیاکانی ئەوروپا و لەسەر مستەوای خەڵکی جادەی ئەوروپی ئەیانەوێ ئەو دوێنەیە ئەو دیمەنە تێک بن و پرۆسەی سیاسی کوردستانی عێراق تێک بدەن و دۆزی کورد بێتە خوارەوە ئەمەش ئاخر تیری حکوومەتی ئەردۆگانە کە بە قەزەی کوردوانێ پەکەکە نیە وەکو مەلی سەر تەلڤیزیۆنتم پەکەکە هەر لە قەندیل نیە ئەوە قەندیلیان کرد پەکەکە لە دنیاەکە پەکەکە لە چیای ئامانۆسەیە پەکەکە هەر دەرسیم هەیە پەکەکە لە دیاربەکرێ پەکەکە لە ئەستەمبوڵ هەیە پەکەکە لە هەر چوار پارچەی کوردستان هەیە پەکەکە لە ئەوروپا هەیە لە ئەوروپا بۆ پەکەکە فیستیڤالێکی 100,000 ئینسانی کۆ کردووە کە 10 کەس لە ئەوروپا کۆکەی تۆ شتێکی زۆر عەجایبە بەڵام 100,000 ئینسان ئەو وەختە هێتمەکۆر مستەشاری ئەڵمانی لە تەلەڤیزیۆنی گوتی کی من حکوومەتم ئەمە پێ ناکرێت کە پکەکەی ئەمە قسەی مستەشاری ئەو وەختەی ئەڵمانی ئەوە بە هەموو کەس بزانێت پەکەکە هەرەوە نێوە ئێستا هەفتانین و هەندێک لە خوا کوڕک و وا گارەیشیان کرد وا قەندیلیشیان کرد ئەم کوردستانە پڕە لە شاخ پڕە لە دۆڵ پڕە لە نەواڵ پڕە لە ئەشکەوت پەکەکە شەڕی پارتیزانیەکە هەر ئەتوانێت شەڕکە 30 ساڵە شەڕەکە هەندی هەڵەسن لە فەیسبوک و لام لاولا پەکەکە بۆ ناچێت لە وڵاتی خۆی شەڕەکە هیبابە لە وڵاتی خۆی شەڕەکە پەکەکە لە دەرسیم شەڕەکە لە بنگۆڵ شەڕەکە لە باتمان شەڕەکە لە ئەستەمبوڵ شەڕەکە ڕاستە خۆ ئەوان لەو شاخە ئەمە حەقیقەتێکە